دەستەی داکۆکی لە مامۆستایان و فەرمانبەرانی هەرێم جارێکی دیکە هەڕەشەی خۆپشاندان و گربوونەوەی ناڕەزایی دەکەن، بەڵام وە خۆیان دەڵێن ئەم جارەیان خۆپشاندانەکانیان دەبەنە بەغدا و بەردەمی دێ عەرەبی و عێراقیەکان. ئەوان داواش دەکەن بەغدا ڕاستەوخۆ موچەکانیان بنێرێت و نەچێتەوە بەر دەستی حکومەتی هەرێم. یەکانمان لەم چەند خاڵە دەخەینە ڕوو. یەکەم چارەسەرکردنی کێشەی درێژخایەنی دواکەوتنی موچە لە ڕێگەی ڕاستەوخۆ دابەشکردنی بەسەر فەرمانبەراندا. دووەم نامانەوێت بە هیچ جۆرێک موچەکانمان بچێتە بەردەستی نووسنگەی حەواڵە و دیلیڤەری هەرێم بە ناوی وەزارەتی داراییەوە. سێەم چارەسەرکردنی کێشەی پلە بەرزکردنەوە کە لە ساڵی 2016ەوە بە نایاسایی ڕاگیراوە. چوارەم دۆزینەوەی چارەسەری گونجاو بۆ پاشەکەوت و گەڕانەوەی ماف بۆ خاوەنەکانی. پێنجەم لێپرسینەوە و دادگاییکردنی سەرجەم ئەو بەرپرسانەی هەرێم کە دەستیان هەبووە لە برسیکردن و تێکدانی ژیان و گوزەرانی مامۆستایان و فەرمانبەران و خانەنشینان. شەشەم ناچارکردنی حکوومەتی هەرێم بەکارکردن بە یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق و قەرەبووکردنەوەی سەرجەم ئەو زیانە مادیانەی لە ئەنجامی کارنەکردن بەو یاسایە هاتۆتە ئاراوە. بەڵێ لە ئەگەری وەڵام نەدانەوە یاخ بە دووەداچوون نەکردن بۆ داواکاریەکانمان ئەگەری ئەومان دانەوە ئێمە بەرەوە بەغداد خۆپیشاندانەکانمان بەرن بەرەو ساحەی تەحریر بەڵکو بتوانین لەوێ هەڵوێستەی هاونیشتمانانی عێراق وەرگرین خۆلێرە هیچ هەڵوێستێک نابینین هیچ پشگیریەک نابینین بەداخەوانێ مەجبور ئێمەژە بێ بلایەنێکی کە بگرینە بەر. ڕێکخراوی ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگ پاڵپشتی داواکاری مامۆستایان و فەرمانبەران دەکات لە کۆتایی هێنانی ئەو ستەمەی چەندی ساڵە لە موچەخۆران دەکرێت و دەڵێن بۆ مسۆگەرکردنی موچە هەموو ڕێگەیەک دەگرنە بەر. بەڕاستی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان حەوەش ساڵە لە دۆخێکی دارایی سەختدان لە دۆخێکی ئیداری سەختدان بۆ یەکە ناچارن هەموو فشارێکی مەدەنی بگرنە بەر بۆ جێبەجێکردنی داواکارەکانی خۆیان. ئەوە تا نزیکەی 6 ڕۆژە موچە دابەش نەکراوە، ئێستا مانگی هەشتا ئێستا موچەی مانگی 6 لە هەرێمی کوردستان نەدراوە. مامۆستایان و فەرمانبەران 7 ساڵە پلە بەرزکردنەوە ڕاگیراوە پاشەکەوتێکی زۆر لای حکوومەتی هەرێمە وانە بێش دانامەزرێ دەیان کێشەی تر ڕوبەڕووی مامۆستایان و فەرمانبەران کراوەتەوە بۆ یەکە هەموو فشارێکی مەدەنی کراوەیە لە بەردەم مامۆستا و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە بۆ داواکردنی مافەکانی خوان و فشارخستنە سەر دەسەڵات و حکوومەتی هەرێمی کوردستان. بڕیارە لە هەفتەی ئایندەوە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی ناڕەزایەتیەکانیان بگوازنەوە بۆ بەغداد دژی نەدان و دواکەوتنی موچەکانیان و گەڕانەوەی پاشەکەوت و موچەفۆتاوەکانیان ناڕەزایی لە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم دەردەبڕن. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.